نهێنیەک لە پشت ئاگربەستە دوو هەفتەیەکەی ئەمریکا و ئێراندا هەیە. وردەکاریەکانتان پێ دەڵێن. نزیکەی دوو کاتژمێری مابوو مۆڵەتەکەی ئەمریکا بۆ ئێران تەواو بێت. دۆناڵد ترامپ لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروث سۆشیال ڕایگەیاند بۆ ماوەی دوو هەفتە ئاگربەستی لەگەڵ ئێران ڕاگەیاندووە. ئەوەشی نووسی بوو کە پێشنیارێکی دەخاڵی پێگەیشتووە لە ئێرانەوە پێی وابێت بنەمایە بۆ دانووساندنێک کە قابلی جێبەجێکردن بێت. تا ئێرە هەمووی قسەیە، بەڵام ئایا کردارەکە بۆ هاتنە پێشەوەی ئەم ئاگربەستە چی بوو؟ بێگومان ڕووسیا و چین بوون. ئەم دوو وڵاتە فشاریان بۆ ئەو ئاگربەستە دروست کرد و نەیان هێشت ئێرانی دۆستی دێرینیان بکەوێتە بەرشاڵاوی هێرشەکانی ئەمریکا و سەرچاوەکانی وزەی لەدەست بدات. ئەگەر بیرتان بێت دوو ڕۆژ لەمەوبەر ئەم دوو وڵاتە لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی مافی ڤیتۆیان بەکارهێنا بۆ نەکردنەوەی یەکلایەنەی تەنگەی هورمز لەلایەن ئێرانەوە. دیارە هەردوو وڵات بەبێ هۆکار ئەو مافەیان بەکار نەهێنا، بەڵکو پێشتر کار و جموجۆڵیان بۆ کردووە. ئاژانسی هەواڵی سپۆتینج ڕووسی وردەکاری ئەو جموجۆڵانەی ڕووسیا و چینی بڵاو کردوتەوە کە بۆتە هۆکارێک بۆ هاتنە پێشەوەی ئەم ئاگربەستە. بەپێی راپۆرتە هەواڵگەریەکان کە ئەو ئاژانسە بڵاوی کردوتەوە، هۆکاری ڕاستەقینەی پاشەکشەی ترامپ بە تەنیا بابەتێکی سیاسی نییە، بەڵکو کابوسێکی تەکنیکی و سەربازیە. چونکە بەپێی ئەو راپۆرتانە سیستمی بەرگری کەناری ڕووسیا کە بە باستیۆن ناسراوە بەنهێنی گەیشتۆتە ئێران کە هەڵگری موشەکی یاخۆنتە بە سیستەمی پۆلی زیرەک کارەکات. ئەم موشەکانە بە خێرایی یەک دەڕۆن کە 2.5 لە دەنگ خێراترا کاتی وەڵامدانەوەی کەشتیە جەنگیەکانی ئەمریکاش بۆ کەمتر لە 30 چرکە کەم دەکاتەوە. شۆکی گەورەتر کە ئەمریکا پەیزانیوە قەلغانی چینیە کە دەوری تارانی داوە، سیستەمی پێشکەوتووی HQ-9P کە هی وڵاتی چینە گەیشتۆتە ئێران کە ڕاداری AESA هەیە. ئەم ڕادارانە پەیوەست نین بەیەک فریکوێنسیەوە کە بتواندرێت تێک بدرێت، بەڵکو لە چرکەیەکدا هەزاران جار فریکوێنسی دەگۆڕن. ئەمە وای کردووە فڕۆکە پێشکەوتوەکانی ئەمریکا بە تایبەتیش لە زۆری F-35 بە تەواوی لە ئاسمانی ئێراندا کوێر بن. ئەمریکا هەمیشە شانازی بە موشەکەکانیەوە ئەکات، بەڵام بەپێی راپۆرتەکە ئێستا ئێران بە هاوکاری چین موشەکی زۆری PL-17 هەیە کە مەوداکەی 400 کیلۆمەترە و دەتوانێت فڕۆکە گەورەکانی چاودێری ئەمریکا کە بە ئەوە کس ناسراوە لە مەودایەکی زۆر دوورەوە بخاتە خوارەوە. هەر بەپێی راپۆرتەکە گەیشتنی فڕۆکەی چینی لە زۆری KG-500 بۆ ئاگادارکردنەوەی پێشوەختە وای کردووە هەموو جوڵەکانی ئەمریکا لە ئاسمانی کەندا و بۆ سوپای پاسدارانی ئێران ئاشکرا و ڕوون بێت. پێشتریش پەکین و مۆسکۆ و پیۆنگیانگ پەیامێکی سێقۆڵی ڕوونیان بۆ ترامپ و ڕاوێژکارەکەی ستیڤن میلەر ناردووە و پێیان ڕاگەیاندووە کە ئیدی سەردەمی جەنگە ئاسانەکان کۆتایی هات و هۆشداریشیان داوەتێ کە ئێران وەک فەنزوێلا نییە، بەڵکو ڕەگەزێکی سەرەکیە لە هاوپەیمانی برێکس و ڕێڕەوی استراتیژی باکوور باشوور. ئەمریکا بە هەموو ئەو جموجۆڵانەی سەرەوەی چین و ڕووسیای بۆ ئێران زانیوە، بەڵام ترامپ ئەمەی بەهەند وەرنەگرتووە. تا ئەو کاتەی دەستگای هەواڵگەری پاکستان تەواوی ئەو وردەکاریانە ئەداتە سەرۆکوەزیرانەکەی و ئەویش بە پەلە مەترسیەکان بۆ سەر ئەمریکا لە ناوچەی کەندا و بە سەرۆکی ئەمریکا ئەگەیەنێت و وەک ئەوەی پێی بڵێت ناردنی سەربازەکانت بۆ ئێران وەک ئەوەیە بیان خەیتە ناو گۆشتوردکەرێکی کارۆمۆگناتیسی و موشەکی زیرەک کە بێگومان ئەوانەش بەزەیان نییە. بۆیە پاکستان شەوی ڕابردوو بە چەند کاتژمێرێکی کەم لە تەواوبوونی مۆڵەتەکەی ترامپ بە دوو خاڵ یاخود دوو پێشنیار بۆ هەر یەک لە ئێران و ئەمریکا دەستپێشخەری ڕاگررتنی جەنگەکەی کرد و سەرۆکی ئەمریکاش پێی ڕاستی بوو. کەواتە ڕووسیا و چین کە هەردووچیان خۆیان بە گەورەتر لە ئەمریکا ئەزانن بە پیشاندانی ددانە تیژەکانی ورچ و ئەژدیهاکەیان زمانی ئاشتیان لە ڕێگەی هێزەوە پیشانی ئەمریکادا.